من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. بيرمتي خواهي پروردگار بردوامی لا تفسير كردني سورة بيروزي الزمر لو تاري بيشودا باسی ئەومان کرد کە ئینسانی ئیماندار ئەو ئیماندارەیە کە بەڕاستی فەرمایشتەکانی خوای پەروەردگار بەڕاست بخاتەوە. ئەوەی کە پێغەمبەری خوا هێناوێتی صلی الله عليه و آله وسلم ئینسان بەڕاستی بزانێ و شوێنی سونەتەکانی پێغەمبەری ئازیز و خۆشەویست بکەوێ صلی الله عليه وسلم. ئەو کەسانەی کە شوێنی پێغەمبەران نەکەوتن سەلامی خوایان لەسەر بێ و پێغەمبەرانیان بە درۆ خستەوە سەلامی خۆیان لەسەر بێ، خوای پەروەردگار لە دنیا و لە قیامەتا بە سزایەکی سەرشۆڕکەر ئەوانی گرت و لە ناویانی برد. جا خوای پەروەردگار وەکو دڵنەواییەک بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بۆ لوتشکاندنی دژمنانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەلەیس الله بکاف عەبدەه، ئایا خوای پەروەردگار کیفایەت نییە؟ ئایا خوای پەروەردگار بەس نییە کە پارێزگاری لە عەبدی خۆی کاکە محەممەد صلی الله عليه وسلم؟ والله يعصمك من الناس، خوای پەروەردگار پێغەمبەری خۆشەویست دەپارێزێ صلی الله عليه وسلم لە شەڕ و لە خراپەی خەڵکی. ئەلەیس الله بکاف عەبدەه، بێگومان بەسە ئەگەر کەسێک خوای پەروەردگار یارمەتی دەری بێ و پشتیوانی لێ بکە، هیچ کەسێک ناتوانێ زەرەر و زیانی پێ بگەێنێت. ئایا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە بەس نییە بۆی کە خوای پەروەردگار دیفاعی لێەکە، پشتیوانی لێەکە، دەیپارێزێت، دوژمنانی ڕیسوا دەکات، چونکە دژایەتی قورئانی پیرۆز دەکەن. بەڵام وەیوخەویفونەکە بالذین من دونه، بەڵام ئەو کەسانەی کە شەریک بۆ خوا بڕیارە دەن، ئەو کەسانەی کە باسمان کە لە وتارەکانی پێشووە دڵەکانیان پارچە پارچە بووە، قەناعەتیان بەمەکە و بەوەکە هەیە، دڵیان لای ئەم قەبرەکەیە و لای ئەو پیاو خراپەکەیە و لای ئەو پیاو چاکەکەیە، ئەوانە دڵیان پارچە پارچە بووە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار کیفایەتە بۆی. بەڵام ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ ئاگادار بە ئەو کەسانی کە بتپەرستن، شەریک بۆ خوا بڕیارە دەن، تۆ ئەترسێنن بە غەیری خوا. بۆیە زۆر جار ئاگاداری ئەو خاڵە بین. لەوانەیە کەسانێک بڵێن بە ئێمەمانان بڵێن، بەو مامۆستایانە بڵێن کە بانگەوازی ئەوە دەکەن خەڵکی بە تەنها خوا بناسێ، ئەڵێن ئەمانە گوێن بە پیاو چاکە دەن. گوێندان نەک بە پیاو چاک، نەک بە پیاو خراپ، گوێندان بە ئیبلیس و بە فیرعون و بە ئەبوو جەهل ئێمە بە شەرعی نازانێت گوێنی پێ بدەین. بەڵام کاتێکە دەڵێن مەیان پەرستن ئەوە گوێندان نییە، ئەڵێن ئەوان بێدەسەڵاتن ئەوە گوێندان نییە. ئەوە حەقیقەت ڕوونکردنەوەیە بۆ ئێوە. بۆیە زۆر جار ئەو قسانە دەکرێت ئەمانە گوێن بە پیاو چاک دەدەن، باوەڕیان بە پیاو چاک نییە. پیاو چاک خۆ خوای پەروەردگاری من باوەڕم پێ هەبێ، پیاو چاک ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ. بەڵام یەکێک نییە لە ڕوکنەکانی ئیسلام و ئیمان. بۆیە وەیوخەویفونەکە بالذین من دونی، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ دەترسێنن بە غەیری خوا. خوا کیفایەتە بۆ تۆ، بەڵام مشریکەکان بە بتەکان تۆ ئەترسێنن. خەڵکی خۆشمان دەڵێ باسی پیاو چاک مەکە بادەمە گێڕ نەبێ. ئەوە نەعوذ بالله، ئەوە ئەم ئاەتەیە.
بغير خوا الترسين قصب بياو تشاك مكا أوي أول بيالي بياو تشاك أو أند فقير وهجارة أمن داماوا أو بياو تشاكي أو بياو تشاكي أزاني لدنيا دا سجدي بو خوانا بردو زور جار خواينا ناسيوا ئەیتە تۆ چۆن سەجدەی بۆ ئەبەی چۆن ئەی پەرستی کە کەسێک بەندەیەکە وەکو تۆ بۆیە وەیوخەویفونەکە بالذین من دونی ئەمە ئاەتی قورئانە مەجالی ئینکاریتیان نییە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێککە باسی بتەکانەکەی بە خەڵکی دەڵێ بتمە پەرستن هاوار لە غەیری خوا مەکەن ئەوانش دەڵێن چۆن وا دەڵێ دەمە گێڕە بێ خوا لە ناوت ئەبات مەبەستیان خواکان کێیە مەبەستیان ئەو خوایانە کە لە غەیری خوا دەیپەرستن چونکە ئەوانە هەمویان بەخوا دەزانن ئەوانە ئالیهەن بەخوایان دەزانن بەڵام ئەڵێن خوای گەورە نییە ئەمە خوایەکی بچووکن واسیتەمان بۆکەن لە بینی ئێمە و خوای پەروەردگار بۆی ئاگاداری و خاڵە بین گوێنمان بە هیچ پیاو چاکێ نەداوە قسە بە هیچ پیاو چاکێ ناکەین قسە بە هیچ پیاو خراپێکیش ناکەین بەڵام حەقیقەت و ڕاستیەکان بۆ خەڵکی ڕوون دەکەینەوە کاتێککە دەڵێن ئەو قەبرە مەپەرستە گوێنمان پیاو چاک نەداوە بە پیاو خراپ نەداوە گوێنمان بە ئەو کەسانە نەداوە کە لە غەیری خوا دەپەرستنەوە بە شەرعی نازانین گوێندان بە هیچ کەسێک بۆی ئاگاداری خۆمان بین ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله خوا گەورە دەفەرمێ ئەو کەسانەی کە لە غەیری خوا کەسانێکی تر دەپەرستن بتەپەرستن قەبرە پەرستن دار و بەرد ئەپەرستن خوا گەورە لە قورئانە دەفەرمێ گوێن بە ئەوانە مەدەن چونکە ئەوانی گوێن بە خوای پەروەردگارە دەن خوای گەورە کیفایەتە بۆ تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ بەندەی خۆی کە محەممەدە صلی الله علیه وسلم بەڵام بتپەرستەکان ئەترسێنن بە غەیری خوا بە غەیری خوا ئەترسێنن ئاگاداری خۆمان بین بە غەیری خوا خەڵکی نەترسێنین فڵان کەس دەمت گێڕەکە فڵان کەس ماڵەکەت ئەسووتێنێ ئەی باشە خوای پەروەردگار چی ئیشێکی ماوە لەسەر زەویە ئەگەر ژیانی ئینسان و مردنی ئینسان و زەرەر و قازانجی ئینسانەکان بەدەست قەبرەکان بێ و بەدەست خەڵکی خراپ و باشەوە بێ ئەی خوا چی ئیشێکی لەسەر زەویە ماوە ئەی خالقی ئێمە چی دەکا ئەگەر خەڵکی بە کەیفی خۆی زەرەر و زیان بە خەڵکی بگەێنێ بۆیە ئاگاداری خۆمان بین ومن يضلل الله فما له من هاد هەر کەسێک خوا گومڕای بکە بەهۆی تاوانەکانی خۆیەوە بەهۆی خراپەکانی خۆیەوە هیچ کەسێک نییە هیدایەتی بدە هیچ کەسێک نییە ڕێنمونی بکە هیدایەتدان دەبێتە دوو بەشەوە بەشێک لە هیدایەتدان بریتێ لەوەی ڕێگای ڕاست بۆ خەڵکی ڕوون کەیتەوە وإنك لتهدي إلى صراط مستقيم بێگومان خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تۆ هیدایەتی خەڵکی ئەدەی واتە ڕێنمونی خەڵکی ئەکەی ڕێنیشاندەری خەڵکیت بۆ سەر ڕێگای ڕاست ئەمە تۆ دەڵێ ئەمە چاکە ئەمە خراپە ئەمە ڕێنمونیە ئەمە هیدایەتە بەڵام هیدایەتی ترمان هەیە بریتیە لەوەی ئیمان بخێتە ناو دڵی خەڵکیەوە ئەمە لە توانای هیچ کەسێکان نییە حتا پێغەمبەرانی سەلامی خوایان لەسەر بێت ئیمامی ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیتوانێ هیدایەتی باوکی خۆیدا بە کافری مرد ئیمامی نوح پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیتوانێ هیدایەتی کوڕەکەی و خێزانەکەی بدە ئیمامی لوط سەلامی خوای لەسەر بێ نەیتوانێ هیدایەتی خێزانەکەی بدە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیتوانێ هیدایەتی ئەبوو طالیب و ئەبوو لەهەب بدە ئەم هیدایەتە ئیمان خستن ناو دڵی خەڵک لە توانای هیچ کەسێکانیە هەتا پێغەمبەرانی سەلامی خوای لەسەر بێ تەنها إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء كاتك پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی خۆش بوو ئەبوو طالیبی مامەی ئیمان بهێنێ خوای گەورە ئاەتی ناردە خوارەوە تۆ ناتوانی هیدایەتی کەسێ بدەی کە پێت خۆشە هیدایەت وەرگرێ مەبەست ئەو ئاەتە ئەوە نییە کەسێک وا تێبگا لەو ئاەتە إنك لا تهدي من أحببت ئەوەی کە تۆ خۆش دەوێ نە خۆشەویستی نییە لێوە مەبەست ئەوەیە تۆ ناتوانی هیدایەتی کەسێ بدەی کە پێت خۆشە هیدایەت بدرێ نەک خۆش دەوێ خوای گەورە هیدایەتی ئەو کەسانە ئەدات کە خۆی ویستی لەسەرێتی هەر کەسێک خوا گومڕای بکە بەهۆی خراپە و تاوانی خۆیەوە هیچ کەسێک ناتوانێت هیدایەتی بدە ومن يهدي الله فما له من مضل هەر کەسێکیش خوا هیدایەتی بدە کەس ناتوانێت گومڕای بکە کەواتە هیدایەتدانی ئێمە و خستنە سەر ڕێگای ڕاست لەلایەنی خوای پەروەردگارەوەیە بەس هەر کاتێکیش بەهۆی تاوان و خراپەی خۆمانەوە گومڕا بووین پەنا بە خوای پەروەردگار ئەوە دەستی خۆمانی تایە یەکێ لە سەبەبی هۆکارەکانی گومڕابوونی ئینسانەکان
بریتە لەوەی ئینسان لە خۆی بایی ببێ. بۆی ئیمامی عەلی کوڕی مەدینی ڕەحمەتی خوای لێبێ، ئیمامی عەلی کوڕی مەدینی ئەو ئیمامی عەلیەیە، عەلی کوڕی مەدینی کە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ دەیفەرموو لای هیچ کەسێکە، ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ دەیفەرموو لای هیچ کەسێکە من خۆم بەکەم نازانم، خۆم بە بچووک نازانم ئیلا لای عەلی کوڕی مەدینیانێ بە ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. ئیمامی عەلی کوڕی مەدینی دەفەرمی ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ کە عالمێکی ئەوەندە گەورە بوو، هەموو کاتێکە دەرزی بۆ خەڵکی شەرح کرد، چونکە هیدایەتدانی خەڵکی لەدەست خوای پەروەردگارایە، گومڕاکردنیشان بە هەمان شێوە، بەڵام یەکێ لە سەبەبی هۆکاری گومڕابوون ئەوەی ئینسان لە خۆی بایی ببێت. مەبەسمان ئەو خاڵەیە. ئیمامی ئەحمەد کاتێکە حەدیثەکانی هەمووی لەبەر بوو، 1 ملیۆنی حەدیثی لەبەر بوو، بەڵام دەفەرمێ هیچ حەدیثێکی لەبەر نەئەوت. دەمان فەرموو ئیمامی ئەحمەد بۆ حەدیثەکان لەبەر ناڵی. کاتێک ئەوانەی دەوروبەری پرسیاریان لێ کرد ئەوەی کە تۆ لەبەرتە بۆ لەبەر ناڵی سەری کتابەکە ئەەکەی، بۆچی سەیری کتابەکە دەکەی؟ دەیفەرموو من لە حیفزی خۆم ناڵێم. بۆچی وای دەکرد؟ لەبەر ئەوەی ئیخلاسەکەی تیا بمێنێت. ئەگەر ئینسان شتەکەشی 100% لەبەر بوو بۆی خەڵکی گومڕای نەکا و شەیتان گومڕای نەکا، بۆی ئیمامی عەلی کوڕی مەدینی دەفەرمێ ئێمە ئیمامی ئەحمەد ئەکەین بە قدوەی خۆمان، هەر شتێکشمان لەبەر بێ تەماشای کتاب دەکەین، وەرەقە دەکەین بۆی ئیخلاسەکەمان پارێزراو بێت. با بەهۆی تاوانی خۆمانەوە، چونکە جاری وایە ئینسان وتارێکە دات، خوتبەیەکە دا نەسیحەتی خەڵکێکەکان لەبەر خەڵکی گومڕاتەکە، خەڵکی سەرت لێ شێوێنێ، فڵان کەس بەبێ وەرەقە وتارە دات. هەر کەسێک بتوانێت وتار بدا لەبەر وەرەقە، لەبەر بێوەرەقەش ئەیتوانێت. بەڵام ئایا ئینسان زەمانەتی ئەوەکە ئیخلاسەکەی تایە بۆ خوا؟ ئەگەر ئیخلاست یانەوە بێتە شرک، خوا جەهەنەمت بە نسیبەکە و بەهەشت لەسەر حرامەکات. بۆیە سەلەفی ئێمە ڕەحمەتی خوانە پێشینانی پیا و چاک زۆربەی کاتەکان کە وتاریان ئەو دەرزیانەوتەوە سەیری کتابیان ئەکرد، ئەگەر لەبەریشان وایە بە چاویشان بنوقانایە سەیری کتابەکەیان ئەکرد بۆی ئیخلاسەکەیان تیا بێت. بۆی ئێمەش ئاگامان لە خۆمان بێ، لە خۆمان بایی نەبی، خەڵکی گومڕامان نەکە، خەڵکی سەرمان لێ نەشێوێنەیە پیامانە هەڵ بدەن و بەرەو جەهەنەمان بەرن. ئینسان شتێک زانی ئیخلاسەکەی تایە خۆت بشکێنەوە، قل وەڵاو ئەحەدت خوێنا و تەفسیرت کرد سەیری کتابەکە بکە، بۆی لە شەیتان بە دوور بیت، بۆی خوا گومڕات نەکە بەهۆی عوجب و تەکەبوری خۆتەوە. ئەوە سەلەفی ئێمەوە بنە ڕەحمەتی خوایان لەبێ زۆر خۆیان پاراستۆ لە ڕیا و هەوڵیشیان داوە ئیخلاسیان تیا بێت لە هەموو کار و کردەوەیەک. ئەگینا ئیمامی ئەحمەدی توانی بە سەدەها ڕۆژ قسە بکە و سەیری کتاب نەکە، بەڵام یەک حەدیثە لە کتاب بەبێ کتاب ناخوێنێتەوە لەبەر چی؟ لەبەر ئەوەی بەهۆی تاوانی خۆیەوە تووشی عوجب و لە خۆبایی بوون نەبێت. جا هەر کەسێکیش خوا هیدایەتی بدا هیچ کەسێک ناتوانێت گومڕای بکات. ئەلەیس الله بعەزیز ذی انتقام، ئایا خوای پەروەردگار عەزیز نییە، بەدەسەڵات نییە، بەهێز نییە، بەقووەت نییە؟ بێگومان، بەڵام ذی انتقامە، نەک هەر ئەوەندە بێ خوای پەروەردگار بەدەسەڵات بێ و تەواو، بەدەسەڵاتە و تۆڵەش لە خەڵکی دەکاتەوە. ئێمەش هەر نەڵێن خوای پەروەردگار غەفور و ڕەحیمە، نبئ عبادي أني أنا الغفور الرحيم وأن عذابي هو العذاب الأليم. خوای پەروەردگار دەفەرمێ بە بەندەکانم بڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، من پەروەردگارێکم غەفور و ڕەحیمم، تاوانی خەڵکی ئەپۆشم و لە گوناهەکانیان خۆش ئەبوم و میهرەبانم، بەڵام وأن عذابي هو العذاب الأليم، عذابی بە ئێش و ئازارم هەیە بۆ ئەو کەسانەی کە سەرپێچی فەرمانەکانی من دەکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە شارەزاتترین، زاناتترین و عالمترین کەسە بە خوای پەروەردگار دەفەرمێ ئەگەر لە لێواری جەهەنەمەوە، لە لێواری جەهەنەمەوە بەردێک فڕێ بدرێتە خوارەوە، پەناگرین بە خوای گەورە، بەقەت 7 هوشتری ئاوس قورس بێ، 7 هوشتر بێنە ئاوس بێ، سک پڕ بێ، چەندێ قورسە؟ یەک بەردێک بەقەت 7 هوشتر قورس بێ، 7 هوشتری ئاوس، ئەفەرمێ لە لێواری جەهەنەمەوە فڕێ بدە خوارەوە بە 70 ساڵ ئەدا لە بنی جەهەنەم. بەردێکی گەورە چەندەها تەن قورس بێ، ئەوە ذی انتقامە، خاوەنی تۆڵە سەندنەوەیە لە بەرامبەر ئەگە سەرپێچی فەرمانەکانی بکە.
جەهەنەمی ئەوەندە قوڵ بێ بەردێکی گەورە چەندەها تەن فڕێ بدرێتە خوارەوە بە 70 ساڵ بدا لە بنی جەهەنەم هەمووی ئاگر و ڕەشایی بێ وەک باسمان کرد لهم من فوقهم ظلل من النار ومن تحتهم ظلل لەبان و لە خوارەوە ئاگر یەخەت ئەگرێ و بەرەو ڕوت دێت ڕزگارت نابێ جەهەنەم ئەوە نەبێ ئاگرێک بێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوانە زانن ئاگری جەهەنەم ئاگرێکی سوورە وەکو دنیا ئاگرێکە وەکو قیر ڕەشە پەنا بەخوای پەروەردگار بۆ خۆمان بخەین ناو جەهەنەمەوە خوای گەورە ڤینتیقامە تۆڵەمان لێ دەکاتەوە ئەگەر سەپێکی فەرمانەکانی بکەین ئەگەر شەریکی بۆ بڕیار بدەین و ئیخلاسمان بێ و ڕیامان تیا بێ والله خوا ڤینتیقام و تۆڵەمان لێ دەکاتەوە بۆیە جەهەنەم زۆر قورسە خوای گەورە هەر کەسێک گومڕا بکە کەس نییە هیدایەتی بدە ئەگەر هەر کاتێ بەرەو گومڕایی چوین بەرەو تاوان و خراپە چوین با بە خۆماندا بچینەوە چونکە ئەگەر خوای گەورە گومڕامانی کرد بەهۆی خراپە و تاوانی خۆمانەوە هیچ کەسێک نییە بەخوا فریامان بکەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو خوایەکیان من پشت بە تۆ دەبەسم یەک چاوتروکاندنیە نەفسی خۆم نەدەی بەدەست خۆمەوە خوا ئینسانێک ئەوەندە ضعیف و لاواز بێ ئەوەندە بێدەسەڵات و فەقیر و هەژار بێ ئێمەی موسڵمان و غەیری موسڵمان نەتوانین یەک چاوتروکاننێ بەبێ خوا و ڕەحمی خوا بژین ئێمە چینت خوا هەتا لە خۆمان بای ببین چاوتروکاندنی نەتوانین بەبێ ڕەحمی خوا بژین یەک چاوتروکاندنی یەک سانیەک بەبێ ڕەحمی خوا ناتوانین بژین یا ئەیوهە الناس ئەنتم الفقراء إلى الله خوای گەورە دەفەرمێ ئەی خەڵکی هەمووتان فەقیرن بۆ ڕەحمی خوا هەمووتان فەقیرن بۆ لای خوای پەروەردگار خوای گەورە ڤینتیقامە تۆڵەمان لێ دەکاتەوە ئەلەیس الله بعەزیز ذی انتقام خوا بە کاتێ ئاەتەکانی قورئان دەخوێنی با تەئسیرمان لێ بکەن با دڵەکانمان داخورپێنێ با دڵەکانمان داچڵەکێنێ با ئەو دڵڕقانەمان تۆزێ نەرم بکات بەهۆی تاوان و خراپە و ڕقمان کردووە بەهۆی سەرپێچی خوا و پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم ڕقمان کردووە ئێمێک ئەوەندە لاواز و ضعیف و هەژار و فەقیر بین یەک چاوتروکاندنێ بەبێ ڕەحمی خوا نەتوانین بژین بەچی لە خۆمان بای ببین شانازی بە چیوە بکەین بە عیلمەوە چیمان پێیە بە ماڵەوە چیمان هەیە بە چیوە شانازی دەکەین تەقوامان کووە بە چیوە شانازی بکەین ئێمە هەتا لە خۆمان بای ببین أليس الله بعزيز ذي انتقام والله تنها أم سورة بيروزي كسورة زمرة والله إنسان بجواني لي تيبقى وبيخوينيتوا والله دلكاني بركال إيمان والله ميما تأثير ما لناك دي خوينين وإيمانا كمان زيادة ضعيفة به چونك آياتكاني قرآن تأثير لدلكي باك أكا إيما دلكان من باك نية ويا أومان بسراهاتوا كيف ياو چاكاني بيش إيما وك إيما بونا إمام عمر باس ماك رحمتي خواه لبي ورزاو رحمتي خواه لبي يك ما جينا خوشكوي جوي لآياتك قرآني بيروزة بي مقال منتو أو أنت متقيبين خواه قرد فرمي دعاي وكباسي دا صلاة قوري خوي كرد هداية دان تنها بدسي خواه پرودگارا قمرا كدنش بهوي تاوان و خرابي خويانا وخلقي هر بدسي خواه پرودگارا وخواه قرد ظلم نهيج كسكناكا وأما ثمود فهديناهم فاستحبوا العمى على الهدى خوای گەورە فەرمی ئێمە قەومی ثەمودمان هیدایەت دا واتە ڕێنمونیمان کردن ڕێگای ڕاستمان نیشانیان دا ئیمانمان نەخسە دڵیانەوە وتمان ئەمە ڕێگای ڕاستە بیگرن بەڵام فاستحبوا العمى على الهدى ئەوان کوێریان پێخۆش بوو نەک هیدایەت خوای گەورە باسی قەومی نوحەکە سەلامی خوای لەسەر بێ إنهم كانوا قوما عمين قومي إمام نوح بيغمى صلى الله عليه وسلم خوای گەورە فەرمی ئەوان قەومێکی کوێر بوون کوێرای هاتۆ بان چاویانە لە بەرامبەر حەق و ڕاستیە بۆیە خوای گەورە بەدەسەڵاتە زۆر بەهێز و بە قووەتە خاوەنی تۆڵەسەندنەوەی لە ئەو کەسانەی کە سەرپێچی فەرمانەکانی دەکەن خوای گەورە دەفەرمێ وەلئین سەئەلتەهم من خەلەق السەماوات والأرض ئەوجا باسی شتێترمان بۆ کات خوای گەورە دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەلئین سەئەلتەهم ئەگەر پرسیار لە بتپەرستەکان بکەی لە موشریکەکان بکەی ئەوانەی کە داروبەرد و قەبر و بت ئەپەرستن ئەگەر پرسیاری لیان لێ بکەی من خەلەق السەماوات والأرض کێ ئەرز و ئاسمانی دروست کردووە
کێ خالق و دروستکەری ئەرز و ئاسمانە لەیەقولون الله بێگومان یەکسەر ئەڵێن الله ذاتی پیرۆزی الله دروستکەری ئەرز و ئاسمانە خالقی ئەرز و ئاسمانە ئەمە کێوە ئەڵێ مشتێکەکان و بتپەرستەکان ئەوانەی کە دژی پێغەمبەری خوا وەسان صلی الله علیه وسلم جەنگیان نەکرد و دژی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەوەستان ئەگەر پرسیاریان لێ بکرای کێ خالقی ئەرز و ئاسمانە بەبێ دوودڵی بەبێ گوماندایانوت الله لەیەقولون الله بێگومان دەڵێن الله پەروەردگاری ئێمەیە و دروستکەری ئەرز و ئاسمان و هەموو بوونەوەرە قل ئەفەڕەئەیتم دەی مادەم ئەو ئیعترافە ئەکەن مادەم دان بەوەدا ئەنێن کە خالقی ئەرز و ئاسمان تەنها ئەڵڵا کیانە ئەفەڕەئەیتم دەی پیان بڵێ پێشانم بدەن هەواڵم پێ بدەن خەبەرم پێ بدەن ما تدعون من دون الله ئەوەی کە لە غەیری خوا ئێوە دەیپەرستن ئەوەی کە لە غەیری خوا داوای یارمەتی لێ ئەەکەن و لێ ئەپاڕێنەوە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بتپەرستەکان ئەوانەی ئیعترافەکەن بەو کە خوای پەروەردگار خالقیانە و خالقی هەموو بوونەوەریشە پێیان بڵێ هەواڵم پێ بدەن سەبارەت بەوانەی کە ئێوە دەیپەرستن لە غەیری خوا داوای یارمەتی لێ ئەەکەن و دەستیان لێپانەکەنەوە إن أرادني الله بضر هل هن كاشفات ضري ئەگەر خوای پەروەردگار بیەوێ تووشی زەرەر و زیانێکم بکە هل هن كاشفات ضره ئایا ئەو بتانە دەتوانن ئەو زەرەر و زیانە کە خوای پەروەردگار دەوێت تووشم بکە ئەوان دەتوانن نەهێڵن پرسیاریان لێ بکە ئێوە ناڵێن خالقی ئەرز و ئاسمان ئەڵڵایە بێگومان بەڵێ دە پێیان بڵێ ئەگەر خوای پەروەردگار بیەوە تووشی زەرەر و زیانێکم بکە کە من پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم هل هن كاشفات ضره ئەوان دەتوانن ئەو زەرەری خوا نەهێڵن بێت و بەرەنگاری ببنەوە یعنی بۆی کە خوای پەروەردگار تووشی ئەو زەرەر خوای گەورە بیەوە تووشی زەرەرێکیان بکە کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئایا بتپەرستەکان پیان بوترێ ئەو بتانەی کە دەیپەرستن دەتوانن ئەو زەرەر و زیانە بگەڕێنەوە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخێر أو أرادني برحمة هل هن ممسكات رحمتي ئەگەر خوای پەروەردگار پێشان بڵێ بێوێ تووشی ڕەحمەتێکم بکە ڕەحمەتێک و میهرەبانیەک بەسەرما بڕژێنێ ئایا ئەتوانن ئەو ڕەحمەی خوا بگرنەوە نێڵن بۆ من بێت بێگومان نەخێر جا بتێک قەبرێک نەتوانێت زەرەر و زیانێ بە تۆ بگەێنێ و لە تۆ دوور بخاتەوە نە ئەتوانێت پێت بگەێنێ نە ئەتوانێت لێشی دوور بخاتەوە نە ئەتوانێت قازانجێکت توش بکە نە ئەتوانێت قازانجێکشت لێ دوور بخاتەوە بۆ دەیپەرستی ئینسانی مسلمان ئەگەر خالقی خۆی بناسێ قەنەعەتی بە داروبەر دەبێ قەنەعەتی بە قەبرێک و بە پەڕۆیەک و بە دەزوویەکە بێت قەنەعەتی بە نوشتەیەکی سێگۆشە ئەبێ لە ینی کۆمەڵێک کەسی قۆڵبڕ و بێویژدانەوە دەکرێت کە زۆربەیان کوفرە هەندێک هەیە نوشتەکان دەکات هەر بە شەرعی نازانین ئێمە بەس قورئانە بەس دوعایە بەڵام هەندێک هەیە بە ناوی دین و غەیری دینەوە سحربازن بێدینن مسلمان نین چونکە نوشتەکانیان هەمووی جەدۆل زەرب و هەمووی خەتخەتە و هەمووی ڕەقەم و نووسینە ئەوانە بزانن سحربازن ئەوانە ئەولیای خوانین ئەوانە خۆشەویستی خوانین ئەوانە بێباوەڕن بەرامبەر بە دینی خوای پەروەردگار ئەوانە دۆست و خۆشەویستی شەیتانن چونکە کۆمەڵە سحرێک بۆ خەڵکی دەکەن و خەڵکی چاواشە دەکەن و هەزارەها ژن و پیاویان لە یەکتری کرد هەزارەها خوشک و برایان لێ کرد هەزارەها باوک و دایک و کەس و کاریان لێ کرد ئەوانە دوژمنی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا پرسیاریان لێ بکە ئەگەر خوای گەورە بیەوێت تووشی زەرەرێکم بکە ئەوان دەتوانن ئەو زەرەرە نەیەڵن بێت و بەرەنگاری بکەنەوە نەخێر ئەگەر خوای پەروەردگار بیەوێت تووشی ڕەحمەتێکم بکە و ڕەحمەتێ بڕژێنێ بەسەرما ئایا ئەوان دەتوانن ئەو ڕەحمەتە بگرنەوە نەیەڵن بێ بۆ من نەخێر ناتوانن کەواتە قل حسبي الله بڵێ بەسە خوای پەروەردگار بۆ من ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حسبي الله خوای گەورە بەسە بۆ ئێمە بەتەنها عیبادەتی بۆ بکەین داوای یارمەتی لێ بکەین داوای کۆمەکی لێ بکەین داوای هەموو قازانجێکی لێ بکەین داوای لێ بکەین لە هەموو زەرەر و زیانێ بمان پارێزیە عليه يتوكل المتوكلون ئینسانە ئیماندارەکان بەردەوام پشت بە خوای پەروەردگار دەبەستن
تەوەکل و پشت بەستنت بەخوای پەروەردگار بێ نەڵێ پەنا بەخوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە شیرکە ئەوە شەریکت بۆ خوا بڕیارداوە پەنا بەخوا و تۆ ئەوە شەریکت بۆ خوا بڕیارداوە ئەوە تۆ ئەو کەسەت کردۆ بە شەریکی خوا مەڵێ پەنا بەخوا و فڵان کەس بە ناوی خوا و فڵان کەسەوە ئەوانە هەمووی شەریک بۆ خوا بڕیاردانە ئەوە کەسانێکی تر هەیە دەیخیتە پاڵ خوای پەروەردگار لەبەرەوە ئاگاداری خۆمان بین تەقوای خوا بکەین لە خوای پەروەردگار بترسین هەموو کاتێک پشت و پەنا و یارمەتی داوا بکەین لە خوای پەروەردگار پشت و پەنای ئێمە تەنها ئەڵڵا گیانە هیچ کەسێت نییە فریامان بکەوێ لەبەر ئەوە آخر آيات كتفسير كن خواي قرد فرمي إنا أمجا دعاء وك خواي پروردگار فرمي قل حسبي الله عليه يتوكل المتوكلون دعاء وك خواي پروردگار فرمي پشت بخواي پروردگار ببسن بتاك وتنها أمجا خواي پروردگار فرمي قل يا قوم اعملوا على مكانتكم أي پیغمبر خوا صلى الله عليه وسلم بخلشي بليه بوبت پرستانه بليه اعملوا على مكانتكم ايوه لسر حالي خوتان لسر كاروباري خوتان بن ما دام ايوه شريك بو خواب رياردن بقسي ايما ناكن لسر حالي خوتان بن خوتان دبين نوا اما هالرشية اما اقرار نية اما هالرشية واتنا اخوان ولا تو ازاي اوابك اگر تو بخيلتي اوابك اگر راستكي اوابك او هالرشية قل يا قوم اعملوا على مكانتكم أي پیغمبری خوا صلی الله علیه وسلم پیان بڵێ ئێوە کار و کردەوەی خۆتان ئەنجام بدەن بت بپەرستن ئینی عامل منش ئەو خوای پەروەردگارە بە تاک و تەنها دەپەرستم فسوف تعلمون من يأتيه عذاب يخزيه ويحل عليه عذاب مقيم ئەو کاتە دەرئەکەوێ ڕۆژێک دەبێ دەرئەکەوێ لە دنیا و لە قیامەتە چی عەزابێکی بۆ دێت ئەو عەزابە سەرشۆڕی ئەکا لەلایەنی خوای پەروەردگارەوە بۆی دێ ئەو کاتە عەزابێکی بەردەوام بەبێ بچڕانی توش ئەبێ لە دنیا و لە قیامەتە کەواتە خوای پەروەردگار هەڕەشەمان لێ دەکات ئەو کەسانەی غەیری خوا بپەرستن خوا لە دنیادا سەرشۆڕیان دەکات و عەزابێکی بەردەوام و بێ بچڕانیان بۆ هەیە لە ڕۆژی قیامەتە ئەمە چەند ئاەتێک و باسمان کرد لەم سوورەتە پیرۆزە بە ئومێدەوەی ئینشاءڵڵا قورئانی پیرۆز ببێتە دەرز و عیبرەتێک بۆ ئێمە ئەوەی کە ئەمڕۆ باسمان کرد ئەوەیە کە خوای پەروەردگار خاوەنی تۆڵەیە تۆڵە لە دژمنانی خۆی دەکاتەوە تۆڵە لە ئەو کەسانە دەکاتەوە سەرپێچی فەرمانەکانی دەکەن خوای گەورە کیفایەتە بۆ ئەوەی پشتیوانی ئێمە بێ داوای یارمەتی لێ بکەین داوای کۆمەکی و هەموو شتێکی لێ بکەین خوای پەروەردگار بەسە بۆ بەندەکانی خۆی ئەوەی خوا گومڕای بکە بەهۆی خراپەی خۆیەوە هیچ کەسێک نێ هیدایەتی بدا ئەوەشی خوای گەورە هیدایەتی بدا کەس ناتوانێت بچووترین زەرەر زیانی پێ بکەینێ بتپەرستەکانیش قەناعەتیان بەوە هەبوو باوەڕیان بەوە بۆ خالقی ئەرز و ئاسمان ئەڵڵایە بەڵام بەوە نەبوونە موسڵمان چونکە شەریکیان بۆ خوا بڕیارەدا لەگەڵ خوادا بتیان ئەپەرست نەبوونە موسڵمان ئەگە تۆش لەگەڵ خوادا قەبر بپەرستی لەگەڵوانە فەرقت چییە هیچ جیاوازیەکت نییە نەتزانێت تۆبە بکە با خوا لێت خۆش بێ دین بۆ خەڵکی ڕوون نەکراوەتەوە خەتای ئێمە چییە ئەو ئاەتی قورئانە کە ئەڵێن غەیری خوا لە سەتەها و شوێندا خوای پەروەردگار لە قورئانە فەرمووی غەیری خوا کێیە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم هەموو پێغەمبەرانە سەلامی خوایە لەسەر بێ هەموو پیا و چاکان و پیا و خراپانە چونکە بەڕاستی کەسانێک هەیە ئینسان پیان بڵێ پیا و چاکە والله خوای پەروەردگار تۆڵەی لێ دەکاتەوە والله ئەوە عەدالەتی نییە والله زڵمە بە هەندێک کەس بڵێ پیا و چاک کە لە دنیادا ئیدعا و بانگەشەی خوایەتیان بە خۆیان کردو خەڵکی پەرستنیەتی چۆن پیان بڵێن پیا و چاکەوانە ئەوە پیا و چاک نین ئەوە زڵم و ناعەدالەتی بۆوانە بڵێ پیا و چاک ئەبێ بڵێ پیا و خراپ ئەبێ بڵێ زاڵمەکان و تاغوتەکان ئەوانەی کە عیبادەتیان بۆ کرا و ڕازی بنەوە خەڵکی عیبادەتیان بۆ بکات یا ربی خوایە لە گوناهەکانمان خۆش بی یا ربی خوایە لە گوناهی مردوەکانمان خۆش بی یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەیت یا ربی خوایە بۆ خاتی عەظەمەت و گەورەی خۆت خۆشەویستی خۆت و پێغەمبەر صلی الله علیه و دڵمانە جێگیر بکەی یا ربی خوایە خەوف و ترسی خۆت دڵمانە جێگیر بکەی یا ربی خوایە تەقوا و ئیمانمان پێ ببەخشی خوایە لە ئینسانی متەقان قبول کەی
خوای گیان ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان و شەهیدەکانە کۆمان بکەیتەوە یا ڕەبی خوایە ئالەو ڕۆژەدا کە تاکو تەنها لە ناو قەبرەکەدا خوایە ڕەحمی خۆت بڕژێنە بەسەرماندا خوایە گیان ئەو تاریکەی ناو قەبرمان بۆ ڕوو ناکەیتەوە خوایە گیان زمانمان پاراوکەی لەو ڕۆژە ناخۆشەدا خوایە گیان لەو ڕۆژەدا کە ئەو هەموو ناخۆشیە بەسەرمانە دێ و ئەڕۆینە ژیانێکەوە کە قەت نەمان بینیوە خوایە گیان تۆ ڕەحمان لێ بکە بە خراپەکانی خۆمانمان لەگەڵا مەکە یا ئەرحەم الراحمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور